سادنی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بایدن گەڕایەوە ئەمریکا و پوتینیش دێتە ئێران. ئەمریکیەکان و رووسیا، ئێران و سعودیا هەمووانە پەیامیان بۆ عێراقیە. لە ناو چوارچەوەی پرۆسەی سیاسیشدا پەیامیان بۆ هەرێمی کوردستان هەیە. ئێستا هەرێمی کوردستان وێڕای ئەوەی کۆمەڵێک قەیرانی ناوخۆیی هەیە لەسەر پرۆسەی سیاسی عێراق. هێزە سەرەکیەکان هاودەنگ نین. ئەمە جگەلەوەی کە ئیتاری تەنسیقی یان چوارچەوەی هەمانجی داوای ئەوەی کردووە کە لە ئایندێکی نزیکدا پرسی سەرۆک کۆمار یەکلا بکرێتەوە کە وەکو خۆیان ئەو ئەیڵێن لەسەر کورد وەستاوە. پەیامی ئێران بۆ کورد چییە؟ ئەمریکا یاخود بایدن بۆچی بەرپرسە باڵاکانی کوردی نەبینی؟ کورد چی بکات بۆ ئەوەی ئەگەر گۆڕانکاریەکەیە بتوانێت هەرێمی کوردستان بگەێنێتە کەناری ئارام؟ ئەم شەو هەمووانە لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز محەممەد حاجی مەحموود، سکرتێری پارتی سۆسیال دموکراتی کوردستان کە بەڕێزیان لە گوڵەخانەوە لەگەڵمانە بێ. کاک محەممەد بەخێربەی سوپاس دەکەم بۆ بەشداریی لە پانۆڕامادا. سەرەتامەوێ پرسیاری ئەوە بکەین کە هاتنەکەی بایدن و ئەو حرەکە خێرانەی ئەو جم و جۆڵە خێرانەی کە بۆ پێکەنانی دوو سەرۆکایەتەکەی تر هەیە، کورد ئەبێت چی بکات بۆ ئەوی بتوانێت بە تۆکمەی لانی کەم لە چوارچێوەی نیشتیمانیدا قەواری هەرێمی کوردستان بپارێزێت؟ زۆر سپاس کاکزانە. خۆی لە ڕاستیە ماوەیەکی زۆرە ئەمریکیەکان لەگەڵ سعودیەکان هەندێک کێشە و مەشاکیلیان هەبوو و دوای ئەوە چەند جارێک سعودیە هەوڵیدا، بەڵام ئەمریکان نەهاتە سەرخەت لەگەڵیا. دوای ئەوەی کە سعودیەکان هەوڵیاندا لەگەڵ ئێران نزیک بنەوە، چەند کۆبوونەوەیەکیان لە بەغدا کرد و هەوڵیشیاندا لەگەڵ ڕووسەکان نزیک بنەوە سعودیەکان. ئەوەش لەگەڵ ئەوانەدا لەگەڵ ئەو کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی شەڕی رووسیا و ئوکرانیا و وەزعی اقتصادی ئەوروپا و ئەمریکا، ئەوانە وای کرد کە بایدن بێنێ بۆ لە پێشا بۆ ئیسرائیل پاشان بۆ سعودیە. واتە ئەوە خۆجاران هاتە سعودیە ئەنجا ئەچوو بۆ ئەو وڵاتانەی تر، بەڵام ئەم جارە سعودیەشی خستە دوای ئەوانەوە. واتە لە کێشە ناوخۆیەکان یا کێشە اقتصادیەکان یا بەرزبوونەوەی وەزعی اقتصادی لە ئەمریکا و شەڕی ئوکرانیا و رووسیا، ئەوانە پاڵنەرێک بوون کەوا بایدن دوای ئیسرائیل بێتە سعودیە و سەردانی سعودیە بکات و لەوێش کۆبوونەوەیەکی لووتکە بکات لەگەڵ ئەو وڵاتانەدا. ئەو وڵاتانەی کە لە کۆبوونەوەکە کۆبوونەتەوە لەگەڵ بایدن، ئەوانە لە ڕاستیا کۆبوونەوەیەک ڕەنگە ئەوان باسی ئەوەکەن کە گوایە ناتۆیەکی عەرەبی دروستکرێ، بەڵام ئەو وڵاتانە من گوێم لێ بوو ئەڵێن ئێمە بێکەسین، واتە 22 دەوڵەتی عەرەبی خۆیان بە بێکەس دەزانن و داوایان کردکەوە ئەمریکا بێتە کەسیان و فریادڕەتیان و لەبەر ئێران ئەوانە نەجاتیان بدات لەو مەوزوعانە. بەڵێ، اینجا ئەمریکا ئەبێ بە کەسیان لەناو ئەو ئاڵۆزیانەوەکو ئەوەی کە ماوەیەکە لە ساڵانی ڕابردوو بەشێکیان مەسەلەن پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلیش ئارام کردوتەوە؟ من پێم وایە باوەڕ ناکەم ئەمریکا ئێستا دەوری 20 ساڵ پێش ئیسایی هەبێت. ئەمریکا خۆتان نەزانن دوای هەڵوەشاندنەوەی سۆڤێت تاکە هێز بوو لە سەرانسەری دنیادا و هیچ هێزێکی کە نەبوو، بەڵام دوای ئەوەی کە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسلەی تونس و مەسلەی میسر و وەزعەکان لە لیبیا و سووریا ڕوویدا، هێزەکانی رووسیا هاتنە سووریا و ڕێکەوتنی ئەمریکا لەگەڵ پێنج زایدەن لەگەڵ ئێران، ئەمانە وای کرد کە رووسیا ببێتە هێزێک و جارێکی تر ممارەسەی سۆڤێتی پێشوو بکات و بێتە سووریا. هاتنی ڕووسەکان بۆ سووریا واتە هێزێک جوڵاندنی هێزێک ئەوە وای کرد کە لە سووریادا بە بێقەراری
ڕووسەکان تەنانەت تیارەکانی ئەمریکای شەڵنەسێ واتە تەنها جەمسەری سیاسی لە دنیادا ئەمریکا پێم وایە دوای ئەو 30 ساڵە بەرەو لاوازی ڕۆی چونکە ئەمریکا خۆتان ئەزانن یەمەنی تەسلیمی حوسیەکان کرد و ئەوە عێراق ئەوە حاڵێتی کە لە هیچیان باشتر نییە و هەروەها سووریاشی تەسلیمی تورکیا و رووسیا و ئێران کرد ئاخر جار ئەفغانستانیشی تەسلیمی تالیبان کرد واتە سەرکەوتون نەبوو لە ناوچەکەدا کە سەرکەوتون نەبووە ئەم جارێکی تر بێتەوە و تاکی دەکاتەوە بۆ ئەوەی ئەو وڵاتانە ئەترسن وڵاتە عەرەبیەکان ئەترسن بۆ ئەوەی جارێکی ترۆک و جاری پێشوو چۆن ترامپ هات کۆمەڵە پارەی لە سعودیە و لە وڵاتانە وەرگرت و ئەمانی ڕەنگە بۆ مۆزوعێکی وابێ ئەینە من پێم وانە ئەمریکا لە کاتێکا خۆی تەنیا هێزی هەموو دنیا بوو نەیتوانی فریا ڕەسی عەرەب بێت باوەڕ ناکەم ئێستاش لەم کاتەدا کەوا چین لە ڕووی اقتصادیەوە دەستی بەسەر دنیادا گرتووە و رووسیا ئێستا مارەسەی سۆڤێتی پێشووەکە و هەروەها ئێران لە مەنتیقەکە هەیە باوەڕ ناکەم ئەمریکا بتوانێت بەو نەفەسەی جاران بتوانێت ئەوان بپارێزێت هەر ئەوە ژوای کرد کە سعودیەی ناچار کرد بێت لە بەغدا هەوڵ بدات 34 کۆبنەوە لەگەڵ ئێرانەکان بکاو و ئەوە ڕەنگە هەندێکی بۆ ئەوەی ڕێکەوتن بوو و هەندێکشی بۆی ئەمریکا ناچار بکات بێتە سەرخەت لەگەڵیان ئەڵێ بایدن ئەڵێ ئەمە چیترە و بۆ شایەت جێناهێڵین و توێش وەزارەتی دەرەوەی سینیش وەڵامی ئەداتەوەڵێ ڕۆژەڵاتی ناوەڕاست حوشەیە ئەو دیوی هیچ وڵاتێک نییە شتێکیش نییە بە ناوی بۆ شاییەوە ئەمە چۆن پێناساکە ئەمە پێتوانێت پێشارچێکی تازەیە کە سین کەمتر قسەی کردووە لەم بارەوە من جارێک لە نیویۆرک کامێرەیەکم کڕی لە بازاڕەکە هاتمە دەرەوە لەی نووسرا بوو سین ئەنی نەک لە تەنها ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ئەمریکاش بازاڕی سین بازدەستی بەسەر زۆربەی بازاڕەکانە گرتووە لە ئەوروپاش گرتوێتی من پێم وایە سین لە ڕووی اقتصادیەوە ئیسا تەنها هێزی هەموو دنیاە و تەنزیمی هێزەکانی لە دنیاشە من وایە بینم ئەمریکا رووسیا ئێران و تورکیا و سعودیە ئەمانەن جا بەنسۆت دنیاوە بەڵام ئەمریکا و رووسیا و چین لە ڕووی اقتصادیەوە ئەمریکا و رووسیا و چین لە ڕووی اقتصادیەوە و ئێران یەکێکە لە هێزە گەورەکان و سعودیش کە هێزێکە لەو ناوچەیە هەیە ئەمڕۆ هێزەکانی ترکوەکاتەوە بەڵام خۆتان نەزانن سعودیە تا ئیسا لە زێر ڕەحمەتی ساروخەکانی حوسیەکانە لە یەمەن دروستە پێت وایە پەیامی بایدن بۆ عێراق پەیامێکی تایبەت بووە یاخود پەیامێکی گشتگیر بووە خۆی ئەگەر پەیامێکی تایبەت وایە خۆی هاتە عێراق من پێم وانییە بایدن عێراقی لا زۆر گرنگ بێ و عێراق ئەو تەنها مەبەستێکی هەبوو کە بێتە ئەو ناوچەیە و ئەو وڵاتانەی عەرەبی ئەترسان جورئەتێکیان باتێ یاخود معنەوێتێکیان باتێ ڕەنگەوە یەکێکیان بێ ڕەنگە لە ڕووی اقتصادی شۆ ئەمریکا لەو سەفەرە ئیسفادەی کرد بێ پێم وانییە عێراقی زۆر بە گرنگ زانی بێ چونکە ڕئیسی وزەرای عێراق خۆی لەوێ ئەڵێت دوای 9 مانگ ئینتیخابات لە عێراقا هێشتا بربەستەکان بەردەوامە بڵێ کەواتە ینی سعودیە ڕۆڵی چی ئەبێت کە سعودیە هەڵبژاردۆ کۆ وڵاتێک کە مەسەرەن ئەو کۆبوونەوەی لووتکەی تا ئەنجام داوە پێت وایە بۆچی سعودیە هەڵبژاردووە هەر پرسی وزەیە خۆی لە ڕاستیا جاران سەرۆکەکانی ئەمریکا هاتن لە ئەمریکا کە هاتن ڕاستەخۆ چوونە سعودیە بەڵام ئەم جارە ڕۆیشتە ئیسرائیل دوای لە ئیسرائیل چوو بۆ سعودیە ئەبێ ئەوە خوێندنەوەی بۆ بکرێت و ماوەیەکی زۆریشە سعودیەکان هەوڵەدەن لەسەر مەسلەی ڕۆژنامە نووسەکە و ئەوەی لە تورکیا کوژرا و کۆمەڵێک کێشەی تر و کۆمەڵێک شتی تر لە ئەمریکا و ئەمانە هەموو هاتن سەرخەت و قسەی توندیان بەرامبەر بە سعودیەش کرد بەڵام ئەم ناچاریەی بایدن بۆ سعودیە ئێستا دوو حاڵەتە یەکێک عەرەبەکان خۆیان ئەترسان داوایان کرد کە ئەمریکا لە مەنتیقەکە بمێنێتەوە و سەردانیان بکەن ڕەنگە ئەوە یەکێکیان بێت دووهەمیشیان ناچاری شەڕی ئۆکرانیا و رووسیا و دروستکردنی جەبهەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بە ناوی ناتۆی عەرەبی یا بە ناوی کۆکردنەوەی ئەو هێزە عەرەبیانە بەرەو ئەمریکا و ئیسرائیلیشی تێدا بێ ئەوە ڕەنگە یەکێک بێ لە هەنگاوەکان. بەڵێ کاک محەممەد پێشەوەی بینە سەر پرسی عراق و هەرێمی کوردستان بە تەفاسیلی پێت وایە زۆر جار هەندێک لە بەرپرسان لە سیاست مەداران باز لەوەکەن کە دۆخی ئەوروپاش ئەچێتە دۆخێکی ئالۆزەوە و شەڕی یان پرشتی ئاگرەکەی رووسیا و ئوکراین ئەچێتە وڵاتانی ئەوروپا پێت وایە ئەمە ڕوو ئەدا یاخود لەوەی ئێستا ئەوەستێ لە ئوکرانیا؟ من پێم وایە ئەمریکا بە مەبەستی هەبوو ئەوروپا یانوی دەژێر ڕکێفی ئەمریکا دەرچن و ئەوروپا هەندێک قەراریانەدا بەبێ ئەمریکا و هەر ئەوەش وای کرد کە ئەمریکا داوا بکات لە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بکشێتەوە بۆ بچووکردنەوەی یەکێتی ئەوروپا بوو. ئەوە هەنگاوی یەکەمی ئەمریکا بوو. هەنگاوی دووهەمی ئەو شەڕەی کە لە بینی رووسیا و ئوکرانیا ڕوویدا بەتاکید ڕەنگە ئەمریکا سەبەبی شەڕەکە بوو بێ چونکە ئەمریکا هانین ئەوەیدا ئوکرانیایدا و ئوکرانیا ڕەنگە تەجروبەیەکی نەبوو بێ ئەو سەرۆکەی کە ئیکسا هەیەە تەجروبەیەکی نەبوو بێ چوە ژێر ئەو هەندێک وعد و وعد کە دوایی وعدەکانی زۆری جێبەجێ نەکرا تووشی شەڕێک بوون لەو منتیقەیە. ئەو شەڕە وای کردووە کە لە ڕووی اقتصادیوە کاریگەری لەسەر ئەوروپا هەیە و لە ڕووی عەسکەریشەوە ئەوروپای ترساندووە. مەسەلا وڵاتێکی وەکو سوید لە شەڕی یەکەم و دووهەمی جیهانی بەشداری نەکردووە لە هیچ شەڕێکە بە دەوڵەتانی ئەسکەندەنافی دژی سوید بوون چونکە ئەوان پێشوازیە لە جەیشی هیتلەر کرد بە گوڵەوە بەسەر ئەوان ڕۆیشت بۆ نەرویج و بۆ فینلەندە و بۆ دانیمارک و بۆ شوێنەکانی تر ئەوە 200 ساڵە سوید بێ تەرەفە. چی وای کردووە ئەم سویدە زەرنەقی بچێ و خۆی بک بە ناو ناتۆدا بە کۆمەڵی امتیازاتی بە ئەمریکا بدا بۆ وای کردووە. مانا وایە هەموو ئەوروپا ئێستا سربەخۆیی خۆیان لە دەست داوە و تەسلیمی ئەمریکا بوون. تەسلیمی ئەمریکا بوون ئەوەی کە ئەمریکا ویستی ئەوەی کردووە. بەڵێ زۆر باشە بینەوە سەر دۆخی عراق کاک محەممەد ینی بەڕێز دوتە بۆ بایدن عراق گرنگ نییە تەنانەت بۆ سیاسەتی ئەمریکاش یان سیاسەتی خارجی ئەمریکاش عراق ئەو گرنگی نیە ئەن پێکەنانی حکوومەت ئەو گرنگی نیە پێت وایە؟ لە کاتێکە وڵاتانی عەرەبی سەریان گرتووە لەگەڵ ئیسرائیلە بۆ ڕێکەوتن و پەرلەمانی عراق هەموو شتێکی قەدەغە کردووە لەگەڵ ئیسرائیل باوەڕ ناکەم هەتا ئەمریکانی گەران بوو لەسەر قەرارەکەی پەرلەمانیش باوەڕ ناکەم ئەو ئەهمیەتە گەورەی هەبێت کە سعودیە بۆی هەبێت کە وڵاتەکانی تر بۆی هەبێ ئەوە ڕەنگە لایەکی بێت. لایەکی تر عێراق خۆی وەزعی باش نییە لە ڕووی پێکاتەکانەوە تا ئێستا کێشەی هەیە و دوای 9 مانگ نەیانتوانی ئەوە بوو هەم شیعە بوو بە دوو بەشەوە هەم کورد بوو بە دوو بەشەوە بەڵام شیعە توانی مقتەدای سەدەر توانی ماڵی شیعە بکاتەوە بە یەکێک واتە مقتەدا کە کشایەوە لە پەرلەمان خزمەتی بە ماڵی شیعە کرد ماڵی شیعی کردەوە بە یەکێک و هەمووی کرد بە هەمووی تەسلیمی چوارچێوەی ئەوە کرد ئیتار کرد کە تەسلیمی ئیتاری کرد بەڵام ئێستا ئیتار خۆیان لە بینی خۆیان ڕێک ناکەون مەسەلا حەکیم ئەڵێ من بەشداری ناکەم و خەزعەلی ئەڵێ بە ئینتیخابات بکرێتەوە عامری ئەڵێ من نەخۆم کاندیدم نە بەشداری یەکەم هەمویان ناڕازین بە کاندیدکردنەوەی مالیکی واتە لە ناو خۆیانە ئێستا کێشەیان هەیە و دوێنێش خۆ مقتەدا عینی شت هاتەوە سەر هۆکاری ئەوە چی بوو نووسمەوە بکەمە پرسیارێکی تر بەڕێز کاک محەممەد هۆکاری ئەو نوێژە چی بوو کە ناوێت لە نابوون نوێژیە گرتووی یەکەم من پێم وایە ئەوە خۆی بۆ خۆی بەرتیلێک بوو هەم بۆ ئێران و هەم بۆ ئەمریکا و هەم بۆ سونە بۆ عێراقیەکان و بۆ ئیتالیش ئەوە بۆ وڵاتان بڵێواتە مقتەدا بە دۆست و دژمنی خۆی بڵێت من ئێستا خاوەنی بڕیارم من ئێستا دەتوانم هەموو قەرارێ بدەم ئەوە تا ئیتارە ناتوانێت حکوومەت تەشکیل بکات چونکە ئیتار لە دوای ئەو ماوەیە ئەوە مانیەکە مقتەدا لە حەجە ئەو حەجە سیاسیە هەرچیە نازانم
بەڵام لە حەجە بۆ کۆبوونەوە چوە یا بۆ هەرچی چووە بەڵام ئیتار نەیانوێرا حکوومەت تەشکیل بکەن لە ترسی مقتەدا واتە لە ترسی ئەو نەیانتوانی حکوومەت تەشکیل بکەن تا ئێستا هەرێکێکیان لە لایەکەوە قسەکەن واتە نەیانتوانی وەرنەک ڕێکەون بەڵکو ئیسا ئیتار بووەتە بەش لە ناو خۆیانە بۆیە من پێم وایە مقتەدا هات پەیامێکی دا ئەو پەیامە یەکەم بە ئێرانی وت ئەوە من ماڵی شیعەم ڕێکخستەوە و جگە لەوەش ئێستا شارع لە دەستی منە قەرار لە دەستی منە ئەبێ حکوومەتێک دروست کرێت ئەوەی کە من ئەمەوێ من پێم وایە مقتەدا بە کراوەی هێشتوێتی وە کە ئەویش ئەگەر لە حکوومەتەکەدا غێرە مباشری لە بێ غێرە مباشر بەشداری تێدا بکە چونکە ئەوەی کە ئەو وتی واتە سەرەتا نەوعێتر قسەیان کرد بەڵام کاتێکە لە وتارەکە خۆی نەیخوێندەوە ئەوە گۆڕانکاری بوو من پێشەوی شەڕعی ما بوو کە وتارەکە خۆی نایخوێنێتەوە چونکە بۆ ئەوەی ئەو ئەوێت پەیامێک بدات کە ئەوێت چارەسەری کێشەکان بکە و بە دنیا بڵێ ئەوە من هەم خۆم کشاندەوە و هەم ئامادەشم لە حکوومەتەکەشدا هاوکاریتان بکەم. بەڵێ ئیتاری تەنسیقی دوێنێ شەو بە درەنگانێکەوە بەیانێکیان دەرکردووە کاڵێ بەپەلە لە ماوەی هەفتەیەکە گلای کەینەوە پرسی سەرۆک کۆمارەوە کوردیش بە کاندیدێک بەشدار بێ پێت وایە ئیتاری تەنسیقی لە دوای خوتبەکەی خوتبە بە وەکالەتەکەی مقتەدا سەدر ئەتوانێت حکوومەت پێک بێنیان هەنگاوانێ بۆ پێکهێنانی حکوومەت مقتەدا پەیامێکی داونە تێ بەڵام ئەمان ناتوانن پێم وایە بە ئاسانی حکوومەت تەشکیل بکەن و ئەیانەیە حکوومەتی تەشکیل بکەن مقتەدا ڕازی بێ لەسەری ئەگەر حکوومەتیش بیکەن چونکە ئەمان ئیسا ناتوانن بیکەن بۆیە من پێم وایە ئاسان نییە حکوومەتەکە بەبێ بڕیاری نهایی جایتر بڕیارەکە بە نەهێنی ئەبێ یا چۆنە بێت بەبێ بڕیاری نهایی حکوومەت ناتوان تەشکیل بکەن لە عێراقەوە ئێستا ئەوان تا ئێستا لەسەر ڕئیسی وزەرا نەگەێنێتە نەتیجەیەک ئەوە یەکێکە لە کێشەکان. کورد ئێستا ڕۆڵی چیە لە عێراقا پێت وایە هەروەکو ینی چەند مانگی پێشوو بە دوو بەرەیە یاخود لێک نزیک بوونەوەیەک هەیە؟ من پێم وایە هەرچەند مەسەلا گوێم لێیە لە بەغدا زیاتر هەموو شتەکانە خەنە سەر کورد بەڵام من پێم وایە کێشەکە ئەسلی لایەنی شیعەیە لە عێراقدا خۆیان ڕێک نەکەوتون لەسەر ڕئیسی وزەرا ئەگەر خۆیان ڕێکەون هیچ لەسەر کورد ناوەستن و قەراری خۆشیانە دەن چونکە کاتی خۆشی ڕەنگە جەنەتان لە بیرتان بێ عەبادی کاتێک کە خۆیان ڕێکەوتن هەموو هێزە کوردستانەکان داوایان لێکردن نیو سەعات تاخیری بکەن تاخیریان نەکرد واتەوە حکوومەتی خۆیان تەشکیل کرد من پێم وانێ ئەوان لەسەر کورد بوەستن بەڵام ڕەنگە شتەکان خەنە سەر کورد من پێم وایە کورد ئەبێت بگەنە نەتیجەیەک و من پێم وایە جموجۆڵێک و نزیکبوونەوەیەک لە دوای ئەم جەژنە دەست پێەکە لە بینی یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان کە ئومێد دەکەم بگەنە ڕێکەوتنێک لە بین هەردوولایەن لەسەر کاندیدی. کاک محەممەد بەڕێستان لە کۆماری ئیسلامی ئێران بوون لە وڵاتی ئێران بوون بەشێک لە جموجۆڵەکانت سیاسی بوون جگەلەوەی بەشێکی تەندروستی بوو بە هیچ پەیامێکی تایبەتت گیان بە ئێرانیان هیچ پەیامێکی ئێرانت هێناو بۆ پارتی و یەکێتی بۆ پرسی پێکەنانی حکوومەت؟ من لە ڕاستە بۆ مەسلەی تەندروستی ڕۆیشتم بەڵام کەزانیان ئەوان پێیان باش بوو کە بیان بینم من هیچ پەیامێکم نەبردبوو پەیامی کەس و هیچ لایەنێکم نەبردبوو بەڵام ئەوان پەیامیان هەبوو کەوا کورد بە یەک دەنگ و بە یەک بۆچوون بە یەک کاندید بچنە بەغدا و ئەوان زیاتر جمهوری ئیسلامی ئەوەندەی لای مەبەستە حکوومەت تەشکیل بکرێ لە عێراقدا ئەوە نەشتەکانی تیان لا مەبەست نییە ئەوان پەلەیانە کرد پێش جەژن هەم لەسەر ڕئیسی وزەرا و هەم لە ڕئیسی سەرۆکی کۆمار بگەنە نەتیجە و دوای جەژن پەرلەمان کۆ بێتەوە و قەراری لێ بدەن. بەڵێ پەیامەکەت گەیاندووە ینی تێگەشتنەکەی ئێرانیەکانت گەیاندووە بە یەکێتی و پارتیان پێویستی ناکرد ئەوان ئەزانن ئەو پەیامە؟ ئەوان خۆیان نەزانن پەیامەکە چونکە خۆ ئێرانیەکان پەیوەندی ڕاستە خۆیان هەیە لەگەڵ هەردوو لایەنەکەدا. بەڵێ کاک محەممەد پێ دوایە سینناریۆ 2010 لە نێوان یەکێتی و پارتی بۆ پرسی سەرۆک کۆمار دووبارە ئەبێتەوە یان بە پەیامەکانی ئەمریکا و ئێران ڕەنگەشتی
پشت پەردە بێ ئێوەی سەرکردەی سیاسی بیزانن مەسەلەن ئەگەنە نەتیجە و دەرەنجامێک؟ من پێم وایە ئەگەر پێش ئەوە یەکێتی و پارتی خۆیان لەسەر کاندیدێک نەگەنە نەتیجە کە چووە ناو پەرلەمان ئەو کاتە بێ برانی عەرەب بە تایبەتی شیعە بۆمان یەکلایی بکەنەوە. ئەمە چی ئەگەیەنێت لای بەڕێستان؟ ئەوە شتێکی خراپە گەێنێت ئەوە کە تۆ خۆت نەتوانێت ئێستا کاندیدێک ڕێکەوی بخەیتە دەستی لایەنێکی تر بۆ دێگلایی کاتەوە شتێکی خراپە و زەرەری بۆ کورت هەیە و ئەو کاتە هەر کاندیدێکیان دەرچێت لایەنەکەی تر بەی خۆی نازانێ. بەڵێ پێگەی کورد ئێستا چۆنە بینی ینی لە ناو معادلەکانە ئەوەی ئەیبینی کە ئێرانەکانت بینیوە جم و جۆڵەکانی تر ئەزانی مەسەلەن ئێستا کورد لە ناو پرۆسە سیاسەکەیە تەنها مشارەکەیەگە بێ بەشدارێکگە بێ هیچی ترنی ینی سنگ و قورسایەکەی تاکوێیە؟ من پێم وایە کورد هەموو قورسایەکەی لە یەکگرتندایە لە یەک ڕیزیدایە لە یەک هەڵوێستی سیاسیدایە لە عێراق و پێکەوە لە عێراق بن. ئەگەر ئەوە نەبێت بە تاکید کورد ئێستا پەراوێزە لە عێراق و لە ناوچەکەشدا. جم و جۆڵ لە حەزبیەکان زیاتر بەدیەکرێن مەسەلەن دوێنێ ئەو کات لەگەڵ نوێژیە گرتووی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوو جەماعەتی ئیتاری تەنسیقی ئەبینێ ماڵی مام جەلال کە بەڕێزت خۆت لەوێ ڕەنگە بەشداری سەدان یان دەیان کۆبوونەوەی گرنگت کرد بێ چەند گرنگە کورد یان حەزبەکان ئەگەر یەکگرتوو ژنین بتوانن لە بەغا پێگەیان بەهێز بێ؟ من پێم وایە پێگەی کورد ئەبێ لە کوردستان بەهێز بێ ئەو کاتە لە بەغدا بەهێزە بێ. چارەسەری ئێمە نە لای سونەیە نە لای شیعەیە لە عێراق و لای هەردووکیان نییە. چارەسەری کێشەی ئێمە کورد بۆ خۆی یەکخستن و ڕێخستنی ماڵی کوردیە. هەر کاتێک ئەگەر ئێمە یەک هەڵوێستمانە بوو هەموو هێزە سیاسیەکان وەکو پێشووتر بە یەک هەڵوێستچوونە بەغدا ئەو کاتە چارەسەری کێشەکان ئەکرێت نەک ئێمە لایەنی تر بۆمان یەکلایی بکاتەوە. بەڵێ ئێستا حرەکەیەکی جم و جۆڵێکی تری لەبارەی سامانە سروشتەکان هەیە کە جارێکی تر لە دادگای پاریسیان لە فەڕەنسا پرسی ناردنی نەوت لە ڕێگەی تورکیاوە ڕاستەوخۆ ئەو مۆزوعی کەیسەی بەرامبەر تورکیا جوڵێنراوەتەوە ئەو کاتە هەرێمی کوردستان ئەکەوێتە بارێکی ئابووری قورستر و سەختتر کە لە ماوەی ڕابردوو ئێستا ئەبیندرێ. پێت وایە بۆ ئەم مەبەستە کورد ئەبێت چی بکات چۆن بتوانێت هەرێمی کوردستان نەخاتە نێوان ئەو ململانەیەوە؟ من پێم وایە کورد نە بەرگەی ململانەی نێوان سونە و شیعە ئەگرێ و نە ململانەی نێوان شیعە و شیعە ئەگرێ و نە ململانەی نێوان ئەمریکا و ئێران ئەگرێت نە ئەو هاوپەیمانیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکرێت. کورد ناتوانێت بچێتە ناو ئەو هاوپەیمانیانە و بەرگە ناگرێت ئەگەر گرنتی 100% و مسۆگەری نەبێ. بۆیە پێم وایە کورد ئەبێ خۆی بپارێزێ لەو ڕووداوانەی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەنتیقەکە و کورد ئێستا ئەو هێز ئەو قووەتەی ڕەنگە وەکو پێویست وەکو جاران نەبێت بەڵام کورد میلەتێکە و قەت بەرەودوان ناگەڕێتەوە و پرۆسەی سیاسی کوردستان بەرەو پێش ئەچێ و ڕەنگە هەر لایەنێک حەزبێک لێرە لەوێ زەرەر بکە بەڵام وەکو کورد ناتوان خەت بەسەر میلەت و نەتەوەیەکی گەورەی وەکو کووردا بێنن. کورد ئەمڕۆ لە دەستوری عێراقیدا مافی دیاری کراوە لە قانونەکانی عێراقدا لە نێودەوڵەتیدا و هەروەها مەسلەی نەوت و غاز و ئەوانەش لە ڕاستی ئەوە لە دەستوری عێراقی دیاری کراوە خۆ بە پێی دەستوری عێراقی هاتووە. بەڵام عێراق ئەگە دەسڵاتی هەبێت ئێمە چۆن کاتی خۆی لەسەر کوردستانیان لەسەر جۆغرافیا ئەسڕیوە ئێستای دەستیان بڕواتەرە ئیسرنەوە بەڵام ئێمە نابێت ئێمە خۆ جارێکی تر بگەڕێنەوە. یعنی ئەو تێگەیشتنی هێشتا لە نێوان شیعە و سونەشەیە بەڕێز کاک محەممەد کە کورد بسڕنەوە؟ بەڵێ ئەو تێگەیشتنە لای شیعە و سونە هەیە بە تایبەتی ئەوانەی ئێستاش کە کورد بسڕنەوە لەسەر پرۆسەی سیاسی ئەگەر دەسەڵاتیان هەبێت؟ ئەگەر بەڕێستان لە ئاگاتان لێتی لە هەر بڕیارێکی بەغدا بۆ هەرێمی کوردستان سونە و شیعە پێکەوە داوێنە لە بەغدا لە پەرلەمان هەردوو لایەن یەک ڕێیان هەبووە بەرامبەر بە کورد هیچ جیاوازەیەکیان نییە. حەزیەکەی ئەو سونانەی کە ئیسا لە سلێمانی هەولێرن بڕۆ لیان پرسە بڵێ کەرکوو کوردستان هەیە
کوردستان نییە پێدنا لە کوردستانە لەبەرم پێم وایە ئەوان هەردوو لا یەک ڕێیان هەیە لەسەر کورد و ئەوەی کە بەرچاوی ڕوونیە ئەوەی ئیسراتیجێتی نییە کووردە بەرامبەر بەوان بەڵێ کاک محەممەد باسی کە ئێمە بڵێ بڵێ ئێمە خۆتان نەزانن ڕاستە ئێمە ڕژێمی سەدام کیمیاوی لێداین ئەنفالی کردین گوندەکانیان تەقاندەوە قوتابخانە و مزگەوت و مەکتەبە هەمووش ئەوە نەخۆشخانەکانیان تەقاندینەوە سەرچاوی ئاوەکانیان تەقاندینەوە و ئەنفالیان کردین و کیمیاویشیان لێداین بەڵام ئەم حکوومەتە پارەی خەڵکی کیمیاوی لێدراوی هەڵەبجە و ئەنفالەکانی برد تەعویزی کۆیتی پێدایەوە بە دەیان ملیار پارەی خەڵکی هەڵەبجە و کە ڕۆژانە ئیساش لیان ئەمرێت لەگەڵ ئەنفالەکانە و لە خەڵکی کوردستان پارەکەی برد تەعویزی کۆیتی پێدایەوە باشە ئەی تەعویزی ئێرە بۆ ناداتەوە هی هەڵەبجە بۆ ناداتەوە هی کوردستان بۆ ناداتەوە هی ئەو هەموو زەرەرە بۆ ناداتەوە بۆیە من پێم وایە ئەوەی ئەوان پێیان نەکرێت ئێستا لە ناوچە دابڕاوەکان چی یەکەن بەرامبەر بە کورد خۆکاتی خۆشی هەر ئەوە ئەکرا بەرامبەر بێن بۆیە من پێم وایە ئێستا حکوومەتی عراقی لە ڕێی قانونەوە ئەوێ زیاتر زەخت لەسەر کورد بکات بە پێی قانون ئەوێ فشار لەسەر کورد دروست بکات بۆیە من پێم وایە کورد ئەبێت پەنا بۆ قانون بەرێت هەتا ئەو کاتەی ئەگەنە بنبەست ئەو کاتە قەراری تر بدە. کاک محەممەد باسی ئەو سونە و شیعانەیان بە زۆری سونە لە شارەکانی هەولێر و سلێمانی لە شارە کوردەکانن لەو چەند ڕۆژە کەسێک گرتە ڤیددیۆیەکی بڵاو کردوتەوەڵێ ئەوە لە گەڕەکەکەی ئێمە لە فەرعەکەی ئێمە 25 ماڵی تایە عەرەبن زۆرینەیان عەرەبن لەو فەرعەکە پێشتر هەمووی کورد بوون خانوو ئەکڕێن لێرە ئەژین ئەمار چەندە ڕەنگە بابەتێکی ڕاسیزم ئاسابێ بەڵام پێت وایە ئەمانە لە داهاتوودا مەسەلەن ئەتوانن بەشداری پرۆسی سیاسی ناوهەرێمی کوردستان بکەن یان دەنگ و سەنجیان هەبێ گەر بەم شێوەیە بڕوە مەسەلەن لە زۆرێک لە شوێنەکان مڵکە کڕن لە شارەکان بڵاون خۆی لە ڕاستی ئەوە من پێم وایە لە نەتیجە خەتەرە بێ لەسەر کوردستان ئەوەش دەگەڕێتەوە بۆ کێشەکانی نێوان کورد خۆی چونکە هەر لایە گەڕۆن تەنەزول بۆ لاکەی ترەکەن لە بەغدا بۆ ئەوەی ئەوانی ئیسیفادە لەو بۆشایەکەن کە دێنە کوردستان و هینێکیش لە کوردستان هەیە مەسەلا ئەو قانونە کۆمەڵی قانون هەیە لە کوردستان کە ئەوان بۆیان هەیە قانون کڕن بۆیان هەیە شت بکەن لە کوردستان بەڵام ئەبێت بەڕاستی ڕەنگە ئەگەر حیزبێک بڕات لە هەولێر خانوم کوڕەیە حیزبێ بڕات لە سلێمانی خانوم کوڕێت ئەگەر حیزبەکان کوردیش بن ڕێگە هەندێک گیر و گرفتی بۆ دروستکەن بەڵام بۆ ئەبێت ئەوان زۆر بە ئاسانی بێن هەموو سەری کێشە ئیداری و کێشە قانونیەکانیان بۆ بکەن زۆر باشکەواتانی ئەوانە مەترسی دروستەکەن کاک محەممەد پێ دوایە دروستەکەن یان پێ دوایە کە ئەبێ ڕێکخرێتەوە ئەم بابەتە من پێم وایە بێ ڕێکخرێتەوە چونکە ڕەنگە دوای چەند ساڵێکی تر ئەوانیش بتوانن لە سلێمانی کورسیەک بێنن لە هەولێر کورسیەک بێنن لەو کاتە شتەکان ڕەنگە بڵانسەکە گۆڕانی بەسەراوی باشە بەڕێزت باسی ئەوت کردوتت کورد جارێکتر ناگەڕێتە دواوە و باسی ئەوت کرد ڕەنگە حەزبێک زەرەر بکە ئەوەی ئەگەر پرۆسە سیاسەکە بەو مەساری ئێستا هەنگاو بنێ بڕوە پێت وایە چه حەزبێکی کوردی زەرەرەکەیان لانی کەم جزرەبەیەکی بەرەکەوێ نازانم من کام حزب زەرەرەکەیان نا بەڵام ئەڵێم لە کوردستان قەزەیەکەیە قەزەی کووردە وەکو کورد قەزەیەکەیە ئەو قەزەی کووردە خۆتان نەزان چەند ساڵێک خۆ کورد لە ناو پەرلەمانی عراقی هاتە دەرەوە بەڵام نەیانتوانی میزانەکەی دەستکاری بکەن میزانەکەیان بۆ دانایەوە واتە کورد ئێستا هێزێکە لە پرۆسەیەکی سیاسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەندێک جار ڕەنگە ئێمە زۆر هەندێک بوارەوە لە پێش فەلەستینیەکان بین بەڵام ڕەنگە ئەوان 22 دەوڵەتی عەرەبیان هەیە و پشتیوانیان هەیە و اقتصادیان و ئەوانە ڕەنگە نەوعێکی تر بێت بۆیە من پێم وایە ئێمە قەزەی کورد ناگەڕێتە دواوە جارێکی تر بەڵام ئەوەش ژیری ئەوێ و پاراستنی ئەو دەستکەوتانە و ئەو خەوارە سیاسی ئەو چەند خولەکەی ماوە ئەمەوێ باسی دۆخیناو خۆیارێمی کوردستان بکەین ڕەنگە بۆ بەشێکی زۆر لە بڕیارەکە مەسەلەن لە دوێنێەوە کە وەزیری نەوتی عراقی ئەڵێمە نزیک بوونێتەوەی کە پرۆسی نەوتی هەرێمی کوردستان کۆتایی پێبهێن و بگەڕێتەوە ژێردەستی حکوومەتی عراقی بە تەواوەتی ینی ئەمە زۆر قسە و باسی لەسەر کراوە ڕەنگە بە پرسیاری ژاڕاستی بەڕێزت کرابێ خەڵک پێی خۆشە خەڵک بەعام لە سوۆشال میدیا لە شەقام ئەڵێ با بڕوا بچێتەوە دەستی حکوومەتی عراقی
ئەمە مەترسیە یان لێکدانەوەی لای بەڕێز کاک محەممەد چییە؟ من پێم وایە مەوزوعی خەڵک ئەوەی کە پێی خۆشە باوەڕ ناکەم هەموو خەڵکی کوردستان ئەوەی پێخۆش بێت. پێت وایە نازێکە کاک محەممەد ببوورە پێت وایە نازێکە کا بەسەر حکوومەت و حزبەکانە یاخود بەڕاستی تووڕێیەکە گەیشتۆتە ئاستێکی بەرز. من پێم وایە خەڵک تووڕێیەکی هەیە لەسەر ئەوەی کە بنزین لە قەرەهەنجیر بە 450 لە سلێمانی بە 1500 لە مەخمۆر بە 450 لە هەولێر بە 1500 و زیاترە، لە کوڵەجۆ لە خانەقین بەڵام لە کەلار بە 1000 ئەوەندەیە. ئەوە ڕەنگە یەکێک بێ لەوانەی کە خەڵک تووڕە بێ لەو مەسلەیە. بەڵام ئەوەی کە عێراق ئەوێت بدەست بەسەر نەوتی هەرێمی کوردستان بگەڕێت یعنی ئەعلانی شەڕ لەگەڵ کوردایە. ئەو کاتە کورد دەبێت چی بکە؟ کورد دەبێت دیفاع لە خۆی بکە. حتا ئەگەر بگاتە چەکەڵگرتنیش مەسەلەنەوەی کە لە ڕابردووە وترێت بە دڵنیاییەوە ئەبێت بە دیفاع لە خۆی بکات، چونکە تۆ نابێ بگەڕێتەوە بۆ چوارچێوەی سەفر یا بگەڕێتەوە بۆ پێشووتر، نابێ بگەڕێتەوە کورد. بە تایبەتی ئەو عێراقی ستا قانونی نەوت و غازی نییە و کورد قانونی نەوت و غازی هەیە و لە دەستوری عێراقی ئەوانە دەنیشان کراوە ئەو بیرە تازانەی کە کورد هەڵی کەندووە نەوتی هەڵکەندووە لە دوای 2003ەوە لەگەڵ ئەو بیرە کۆنانەی کە پێشتر کراوە دوو نەوعی جیاوازن. ڕەنگە کۆنەکان هەندێک پەیوەندی بە عێراقەوە بێ، بەڵام تازەکان تەنها ئاگادارکردنەوەی عێراقی لەسەرەیە. لە دەستوری عێراقیە خۆجەنابتان دیوتانە باسی ئەوانە ئەکات. بۆیە پێم وایە کورد نابێت تەسلیم بێت. بەڵام خەڵگەڵەیە کە داهات و سەروەتەکەی بۆ منی قسەی خەڵکە مەسەلەن داهاتەکەی بۆ منی من نارسم بەرگری لێ بکەم، من نارسم شەڕی لەسەر بکەم. لە حاڵەتێکی وایە خەڵک زۆر ڕۆژانە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتەکان زاری ڕاپەڕین و ئەمانە ئەدا. لەم حاڵەتە ئەگەر شتێکی ئەوها ڕوودا لە زەمانێکی نزیکدا پێت وایە دیفاع بکەن لە قەزیەی نەوتی کە قسە و باسی زۆر لەسەر و نیگەرانی زۆر لەسەرە؟ من پێم وایە کورد دیفاعکات و کورد قەت تەسلیم نابێ و خەڵک بەگشتی مەبەست کوردێک ئامادە بێ بچێت تەسلیم بێ. ڕەنگە مەسەلا لێرە و لەوێ خەڵکی هەبێت، بەڵام ئەوە پەیوەندی بە حیزبە سیاسیەکانەوەیە. ئەوە حیزبە سیاسیەکان ئەگەر تەسلیم بن ئەوە شتێکی ترە، بەڵام من پێم وان نییە خەڵکی کوردستان تەسلیمی و ئەمری واقعی تەسلیمی عێراق بێت جارێکی تر، و چونکە تەسلیم بوون یعنی مردنە، لەبەرەوە بێت خۆی لە سەنگەرەکان دیفاع لە خۆی بکات لە پێناوی مانەوەی خۆیدا. بەڵێ تەنها مەوزوعی نەوت لە پێناومانەوەی خۆیتی ئەگەر بە گفتوگۆ بە یاسا و دەستور ڕێکەون لەگەڵی پێتوانیە باشتر بێ؟ ئەگەر ڕێک نەکەوت لەگەڵ چیەکەی ئەوەی کە ئەوەی کات ئەوەی ئێستا ئەو هەنگاوی بوونێت ئەوەی ڕێکەوتن نییە. مەسەلا ڕاکات لە فەڕەنسا شکا دەکات، لە ڕاکە لە ئەوە لە لایی شکا دەکات، لە شوێنەکانی تر شکا دەکات، لێرە هێزت بۆ کۆکاتەوە. ئەنی خۆ عێراقێک ئێستا عێراق نییە، دەوڵەت نییە، لە بەریەکەڵوە شاوە. ئەوە ئێستا ئێمەی لەبیر نەچووە لە ناو خۆیانە سەنگەریان لێگرتووە ئێمەی هەر لە بیرە باوەڕ ناکەم ئەگە دەسڵاتی هەبێت لەسەر بێڵێت سەر ئەم خاکەی بژی. بەڵێ کاک محەممەد 3 ساڵ ینی یەک دوو ڕۆژی ڕابردوو 3 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و ڕەنگە ئەو دۆخی ئێستا بریتی نەبێت لەو 3 ساڵی حکوومەت بریتی بێ لە کۆی حکومڕانی هەرێمی کوردستان. پێت وایە ژیان و گوزەرانی خەڵک و تەنانەت بابەتە نیشتیمانیەکان و ئینتیمای نیشتیمانی و بابەتە کولتوریەکانیش لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاسایی ئەڕۆنیان هەر هەمویان لە فەوزا و لە قەیرانان؟ من پێم وایە قەیران لە کوردستان هەیە، باوەڕ ناکەم قەیرانی پارە هەبێت، بەڵام قەیرانی سیاسی هەیە، قەیرانی متمانە هەیە، قەیرانی کۆمەڵایەتی هەیە و لە عێراقیش بە هەمان شێوە ئەو قەیرانانە هەیە. بەڵام پێم وایە ئەگەر قەیرانی ئەقڵ نەبێت ئەو قەیرانانە دروست نابێت. چارەسەر چییە بۆ ئەوەی خەڵک گەنج ئەو گەنجەی کە لە دوای ڕاپەڕین لەدایک بۆ ئێستا دەنگدەرە ڕەنگە ئەو نەهامەتیانەی کە بەڕێزت و هاوڕێکانت لە شاخ و لە سەردەمی ڕژەمی بەعسابی نیویانەوانەیان بینی بێ چۆن ئەوانە ئاش بکرێنەوە، چۆن ئینتیمایەکی بەهێزی نیشتیمانی لەلایەن لەناو زۆرینەی ئالانی کەم دروست بکرێت؟ من پێم وایە بێ پیاچوونەوەیەکی باش بکرێت. لە 30 ساڵی ڕابردوودا ئیدارەی کوردستان باش نەبووە، بەڕێوەبردنەکان باش نەبووە،
لە هەر 30 ساڵەکەی ڕابردوودا تا ئێستا پەرلەمان ئەدای پەرلەمان باش نەبووە و ئەدای حکمڕانی و سیستەمی حکمڕانی باش نەبووە پەیوەندی سیستەمی خوێندن لە کوردستان سیستەمێکی سەقەتە سیستەمی بەرهەمێنان لە کوردستاندا باش نەبووە پەیوەندی نێوان هەموو چین و تویژەکانی ناو کوردستان باش نەبووە و نەتوانراوە خەڵکی کوردستان پێبگەێنرێت ڕابهێنرێت تێبگەێنرێت کە وڵاتی خۆی خۆش بێت کە میلەتی خۆی خۆش بێت و هەوڵیش نەدراوە چارەسەری گیر و گرفتەکانی خەڵک بکرێت وەکو پێویست مەسەلا ئەم ساڵ 50,000 قوتابی لە زانکۆکان تەخەڕوجی کردووە بەڵام گوێم لێ قوتابی هەیە لە 15 ساڵە من تەخەڕوجم کردەوە دانەمەزراوم ئەمانە یەکێکە لەو کێشانە کە من لە بەحری ئینجانیە و ئەخنکێ و وڵاتەکەی بەجێ دێڵێ ئەمانە ئەبێ پیاچوونەوەی بکرێت ئەو هەموو زانکۆ زۆر و بۆرەی لە کوردستان هەیە ئەو کۆمەڵەشتانەی کە لە کوردستان هەیە ئەبێ ئەمانە هەمووی ڕێک بخرێت ئەبێ تەنزیم کرێت ئەبێ ئیدارە و ئیمکانێتی کوردستان بەشێکی وا بکرێت چارەسەری گیر و گرفتی ڕۆژانەی خەڵک کرێ ئەو خەڵکەی کە تەخەڕوج دەکات ئەو خەڵکەی کە ئیشی نییە ئەگەر حکوومەت یاریمی کوردستان ناتوانێت دایمەزرێنێ با سیستەمێکی سۆسیالیان بۆ دانێت تا ئەو کاتەی ئیشیان دەچەکەوێ یاخود بێت لەگەڵ زانکۆکان ڕێکەوێ زانکۆکان تەنها ئەوە نەبێ خەڵک پارەی لێوەرگن و بە دوای 4 ساڵ بەڕێیان بکەن ئەبێ زانکۆکان بێن لاقە 2 ساڵ ئەو تەلەبەیە کە تەخەڕوجەکە بەڕێوەی بەرن یارمەتی بدەن پشتیوانی لێ بکەن لە شەریکەیەک دایمەزرێنن خۆ نابێت تەنها ئەو هەر ئەوەی بێت بازرگانیەکەی خۆی جێبەجێ بکات و پارەکە وەرگێ ئەی ئەو تەلەبە تەخەڕوجەکە لە 4 ساڵی حکوومەتە 200,000 تەلەبە تەخەڕوجەکە حکوومەت ڕەنگە پێی نەتوانێت ئەوە دایمەزرێنێ مەسەلا مەوزوعی ئێستا زیاتر لە ئەگەر حکوومەت یارێن بتوانێت 100,000 مامۆستا 100,000 مامۆستا کە دەیان تەواو بووە ڕەنگە معاشەکەیان لە ملیۆنێ بۆ ملیۆن و نیوە زیاتر بێت ئەگەر ئەوانە خانەنشین بکات لە 180 بڕۆنە ماڵی خۆیان ئەتوانێت 300,000 مامۆستا تەعین بکە بە 300 دینار ئامادەی بێت تەعین بێت بەتە ئەوە ئەتوانێت چارەسەری بەشێ لە کێشەی خەڵکو لە خەڵک بتوانێت ئیشی دەستکەوێت لەوانە و هەروەها لەسەر ئەو کەرتە تایبەتانەی کە هەیە لە کوردستانە لەسەر ئەوانە فەرز بکات کە خەڵک دامەزرێنن نەک تەنها خزمی خۆی و کەسی خۆی ئەوانە دامەزرێنن ئەبێ حکوومەتی هەرێم وەزارەتی تەختیتی یاریمی کوردستان بەرنمەیەکی هەبێت ئەو ساڵە چەند کەس دامەزرێنێ ئەو ساڵە چەند قوتابخانە پێویستە بکرێتەوە چەند مەترقیت لە وڵاتە بکرێتەوە بەرنمەی 5 ساڵی تری چییە ئەبێ ئەمانە هەبێت بەڵام لێرە هەمووی قەدەرە ملی لێنێەوە بۆ وەکو قەدەر ئەڕوا یا سەرەکەوێ یا سەر ناکەوێت بەڵێ بەپێی تەجروبە و ئەزمموی خۆت بەپێی خوێندنەوەی سیاسی کە لە ئێستا هەتە پێ دوای هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕێکی تریان قەیرانێکی قورسیان بەرەو مەترسێکی گەورە هەنگاو بنێ یاخود بۆ دۆخە ئەمێنێتەوە و باشترین زەمانەتیش بۆ ئارامی ببرە بەڵێ من پێم وایە ئەگەر بتوانین چارەسەری کێشەکانی خەڵکی خۆمان بکەین و ئەو کێشانەی کە بەڕاستی کێشە نیە لە بینی لایەنە سیاسیەکانە ئەوانە بگەنە نەتیجەیەک و ڕێکی بخەن بە تایبەتی یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان بگەنە نەتیجە ئەوان چونکە ئەوانە بێت لەوە تێبگەن کە بە تەنها حکمی ئەم وڵاتیان پێ ناکرێ 11 کورسیەکەی یەکێکیان بیبات لە هەرێمی کوردستان ناتوانێت حکمی کوردستان بکات ئەوە ئەبێت دڵنیا بن لەوە ئەبێ پێکەوە کار بکەن لە وڵاتە ئەگەر ئەوانی میلەتەکەیان ئەوێ و ئەگەر میلەتەکە بەڕاستی مستحقی ئەوە نییە کە بنزین بە 1500 دینار بکڕێ ئێستا لە کوردستاندا ینی ئەم بنزینە لەکوێ دروست دەکرێت خۆ لە بازیان دروست دەکرێت و لە خرمۆلە دروست دەکرێت خۆ بە دۆلار ناکڕێت نەوتەکەی خۆمانە بەس من یەک پرسیارمە یەکاک زانە باشە بۆ حکوومەت یاریمی کوردستان بۆ حکوومەت یاریمی کوردستان نەوت نادات بە کومپانیەکانی خۆی بنزین بۆ هەرێمی کوردستان دروست کات نەوتی ناداتێ نەوتەکە فرۆشێ بۆ دەرەوە باشە بۆ حکوومەتی عێراقی نەوت ئەفرۆشێ بۆ کومپانیەکان لە بازیان و لە خرمۆلە ئەی کاتە بنزین و ئەیداتەوە بە عێراق و عێراقی 450 من تێ ناگەم باشە بۆ حکوومەت یاریێم نەوتەکە نادا بە کومپانیەکەی خۆی بۆ نایداتێت بڵێ وڵا ئەمە پرسیاری گشتیە بەڕێزت ئەگەر وەکو سەرکردەیەکی سیاسی ئەوانت بینی پێیان بڵێ بەڵکو خەڵکیش لە دۆخێکی ناخۆشە مەسەلەن ڕەنگە هەر لە دەشتی شارە زوور کە بەڕێزت لەوێیت خەڵک ئێستا بە گرانتر
بەرهەمە کشت و کاڵەکانی بۆ بگاتە بازار ینی وێ ڕایەوەی کە ڕەنگە بازاری ئەو پێویست نەبێ بە بازارکردن بەڵام ئێستا بە 1500 دینار لیترێک بنزین بکرێ ئەبێت چەند بە چەند بتوانێت بەرهەمە کشت و کاڵەکانی بگەێنێتە ئەلوەکان کاک گێزانە کاتێککە نەقڵ ئەتە گواستنەوە گران بوو هەموو شتەکانی تر لەسەر حسابی میلەت گرانە بێ واتە گواستنەوە گرانبوونی گواستنەوە لەسەر حسابی میلەتە هەموو شتەکانی تر گرانە بێ بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سبینێ نەوت تەسلیمی بازیان بکە بازیان نەوت بنزین دروست کات ئەو بنزینە بێتە 450 لە کوردستانە 450 واتە حکوومەت هەرێم بووە ئەم نەوتەی کوردستان تەسلیمی ئەم دوو کمپانیای کار و قەیوانە ناکە بۆ خۆی بۆ نایکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیال دموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە گوڵەخانەوە لەگەڵ مابوو سپاس بۆ بەڕێزیان سپاس بە جەنابیشت سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان